و چالاکیە هونەریەکان بە تایبەتی لە شاری دوهۆکی خۆشەویست بەردەوامە و لە ئێستادا شانۆیەک نمایشکرا بە ناوی شانۆی خزمەتکاران کە لە دەرهێنانی یەکێک لە دەرهێنەرەکانە کە ئەویش ئاڵاغازیە و لە نواندنی دوان لە شانۆکارە دیارەکانی شاری دوهۆکە. لە شاری دوهۆک لەلایەن بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری و هونەری بەشی شانۆگەری خزمەتکاران لە هۆڵی محەممەد عارفی جەزیری بۆ ماوەی 2 ڕۆژ نمایشکرا. ئەم شانۆگەریە لە دەرهێنانی ئاڵاغازیە و دوو ئاکتەری شاری دوهۆک لە شانۆگەریەکەدا ڕۆڵیان بینیوە. شانۆکەش باز لە چینی هەژاران و چینی دەوڵەمەندەکان دەکات و چەندین پەیامی سیاسی و کۆمەڵایەتیش لەخۆ دەگرێت. سەرەتا شانۆکە ئێمە ناوی شانۆی خزمەتکارانە، نووسینی ژان ژینیە، نووسەرێکی فەڕەنسیە. چیرۆکەکەش بە عام باسی چینەکانی کۆمەڵگا کە چینی هەژار و کۆیلە و ژێردەستە لەگەڵ سەرمایەدار و پایەدارەکان لە ڕووە سیاسیەکەشەوە باسی میلەت و دەسەڵاتەکە کە میلەت ئەوێ ئەو دەسەڵاتە لا بەرێ و پێ ڕازی نییە، لە هەمان کاتە هەر ئەو میلەتەش دەسەڵاتێکی وەکو خۆیان دروستەکەنەوە و چ دیکتاتۆریەت بێت چ دیموکراسی بێ. ئەمە لەلایەکی ترەوە دەسەڵات هەست بە ئازارەکانی میلەت ناکەن، خەڵک ناکەن، بە شێوەیەکی گشتی باسی ئەمەیە کرد و لە وەکو تاکەکانی کۆمەڵگاش من ئەمیز بڵێم ئێمە با لە دژ یەک پیلان نەگێڕین، ژیان بەیەکەوە جوانە بە مرۆڤایەتی بمێنێت و ئاوێنشمان زۆر بەکارهێنا ئێمە لە نمایشەکەمانە، ئەویش زیاتر بۆ خۆڕازادنەوە خەڵک بەکاری هێنێ. بەڵام من پەیامێکم هەیە بۆ خەڵکی کە بڵم با ئێمە ناخی خۆمان ببینین. پێشوازی بینەرانیش باش بوو، ئێمە سوپاسیانەکەین. گرنگ ئەوەیە بینەر لە ئێمە تێبگەن و تواناکانی ژن ببینن. ئێمە وەکو گروپێکی ژنان ئیشمان کرد.